بینرین هجا لهر دفره هنجارک دن بخیر هاتنا پروگراما کرد کنکشن ج دنگ امریکا از سیروان قچومه وعلى الأيمنة ومحتبر شيرواني أم كاتتان شاد لم برنامج دا پیام نرمان زانه همر باز لبرکانی شری تلتمر دکات و هر وها لراپورت شدی کدا باز دکین که چون داعش هیچ سنوریک و ویرانکاری دانانت و هر گریدای داعش کاربدستن زانیاری ین امریکی دبیجن افریقستن هین وکو گفایک بهز دمینه میوانی برنامه عمار احمد سالاکوانی سیاسی تازه لروجاوا کردستانی سوریا گراوتەوە و باسی کاریگەری شەڕ لەسەر ئابووری خۆجێیی دەکات بەڵام لەناو دەنگ و باسی تر کاربدستن کرد لروجاوای کردستان رادگهینن کو شروانین یکینین پاراستنا گل یپگه باجاروک تلحمیس یه باشور حسکه ج چکدارین داعش رزگار کرنه لقامش لو شروانین کرد و رونشوانین باجر پیروزباهیا رزگاری کرنه رزگار کرنه تلحمیس کرن رونشوانین تلحمیس به پرانی عربن ل پیوندیا وان جمیج و به کردان رهیه بردفکه یپگه ردور خلیل ج دنگ امریکا را گوت داعش تلحمیس وکو بنگهکه پیک آنینا ایریشان لدجی کردان لقامشلو و گندوی بکارتانی وەزیری بەرگری بریتانیا لە کاتی سەردانی هەینی بۆ بودەپست ئامادە نەبوو پشڕاستی ناسنامەی جیهادی جان بکات بە پێی دەنگ و باسان جیهادی جان ئەو چەکدارە سەرچاو دەمانگودراوەیە کە لە چەندین گرتەی ڤیدیۆیی سەربڕینان لەلایەن گروپی دەوڵەتی ئیسلامی نیشاندراوە محەممەد ئەموازیە پێنجشەممە کاربەدەستانی هەواڵگری ئەمریکا پشڕاستیان کردەوە کە لە ڕاستیدا ئەو کەسە ئەموازیە ئەو بریتانی بەڕەچەڵک کوێتیە لە بنەماڵەیشی دەوڵەمەندە کە لە لەندەن گەورە بووە و بڕوانامەی لە بواری کۆمپیوتەردا هەیە. و مێرەکی سعودی راستی سزای زندانە حتاحتاییتێ پشتی کۆگرێداناوی بە ئێریشێن لەسەر دوو بالیۆزخانەیەن ئەمریکا ساڵە 1998 لە ڕۆژەڵاتی ئافریقایە هاتە پشتڕاستکردن. خالد الفەواز یە 52 ساڵی وەکو ڕێبەرێکی ئەلقاعیدە تێناسین. ئەو دۆ پێنجشەمێ لێ دادگەهەکە باژارێ نیویۆرکێ لەسەر 4 تاوانên پیلان و کۆمپلۆکردنê هاتە جەزاکردن. وا دیارە هیچ سنوورێک نییە بۆ دڕندەیەکانی ڕادیکاڵە ئیسلامیەکان کە ئامانجیان پێکهێنانی جیهانێکە بە پێی شیکردنەوەی خۆیان لە ئیسلام و شارەزایان دەڵێن ملیتانی ئیسلامی ئامادەن هەر کەس و هەر شتێکی لەبەر ڕێگایانە کە لەگەڵ بۆچوونی ئەوانیش ناگونجێت لە ناو دەبن. دولتا اسلامی یان داعش دوهی پیشنبه ویدیو کوشاندن و تدا خویا دکت چکدارن اسلامیان تندره پیکرن موزخانه باجر موصل یا باکور عراق تکدشکینن. هندک پیکر بودم پتر ج 2000 ساله ودگر نوه و افشینواره نائنه بها کرن. کسک ل 5 خلکم ویدیو خویا دکت ود بیجت پیکر ده اینه ویران کرن جبرکو وکو او دبیجتن پیکرن اولا آشوری و اکدیانه. او ملتین کفنار لویدمی باوری به یک خدا نبون. هر واساگوت محمد پیغمبر بریار دابو هرچی سنبرین اولی تک بشکینن. دولتا اسلامی لدیف بوچونکا اسلاما سنیا تندره دچتن و ری نادت هر تشتکی کو او دبینن واجی قرآن بد. چکدارین داعشه بنگه و مزارگه پیروزین شیعه و صوفیان مسلمان و هر واسا کنیسین کریستیانا لدورین لجر ده صلاتوان لعراق و سوریه یت ویران کرین. لی ویران کرنا جیانا مروان او جهان نیگران کری نک ویران کرنا پیکر و آلاوندی. چکدارین داعشه ویدیوین پر بتر سلسر بزاوین خوین تیروریست بلاف کرینه وکو سرجه کرنا دیلا. بالیوز امریکا لی لارچ یا آزادیا اولی و نفنتوی دیوید سپرستیان گوتا تلویزیون حره او جواکن جدا لسوریا و عراق ویران دکن. جواکن هر دم لکیلکا ایکدو با آشتی و ریزگرتنا دوالی بگ وجیانه. او دخوازن اسلامک یک آلی و تندره لسر هر کسی وره فرض کرن. او هروها آمادنکو اوین نلگل نرینا وانن درخینن و بکوژن. مسلمان اوین با آوائی که جدا هزر دکن نه او و نزاروکو جنن وان تفلی کردارن درندانه دبن. زاروکن جواکن کمانی هاتنه گرتن لگلک جهان بتایبت لوان جهن دولت اسلامی تیدا دست هلاتن. اف زاروک لبازارا وکو کولت تینا فروتن و بها لسر وان هاتنه دانین. نتوین اگرتی دبیجتن زاروک اوین گرتی لدف داعشه
ریبری چاره نویسکا زحمت و خراب دبن. We had reports of children, especially children that are mentally challenged. راپورن ما دیار دکن کو زاروک و به تایبت زاروکن خودی پیدوین تایبت وکو خوکش تینا بکارانین و گلک جوان زاروکان فهم ناکن چه دبه. دی ویدیو اکیدا دیار دکه چوا زاروکن بچوک یه تمنی وان نزیدی 7 سالی تینا فیل کرن چوا ببن سربازن دولت اسلامی. To become child soldiers. لگل هنده واپی دچت پروپاکندا اسلامی رادیکال به مرما راکشان خورتن مسلمان جسران سری جهانه. لدمه حکومت کاری دکن بوره گرتن لچونا سوریا و تبلیبون دناف دولت اسلامی دا گلک آلی داخوازا کاری که خورتر دکن بو جناف برنا ایدولوژیا تندره. ریخستنا دولت اسلامی داعش دسپیکا وی هفته هول داکو باجاروک تل تمر یه روجاوای کردستانی کنترل بکه لشروان کرد و ین سوریانی ری لبر وی ایریشا وان گرتنه وجگان دنگ امریکا لقامشلو زن عمر چو برین شر و جور او راپورت شان. تباها روجا یک شمی داعشی به چکین گران ایریشی گوندی غیبش کرن لروش آوای تل تمره 2 کیلومتران دوره و خواسته درباسی باجاری تلتمر بوده ده انجام برسوین یکینیم پاراستنا گلده ایریشا داعشه سر تلتمری هاتش کاندن و یه پک ایریشه که برانبری و بکانی گنده غیبش و گندندن این آشوریان لروج آوا و باشور روج آوای تلتمری کتن دستی جگدارن داعشه ده جالیه کی دنده یکینیم پاراستنا گل و آسایشان روج آوای کردستانی و انجمان لشکری یا سریانی دکاری بون سیویل جروج آوای باجار تلتمر و 30 گوندین آشوریان رزگار بکن دریا وکرنا رین اوله بر بحسکی و قامشلوه کامیرا دنگ امریکا آدنی روژا 25 سباته درباسی باجار تلتمری و گوندین در دوراوی بو شروان یکینی پاراستنا گل جبو دنگ امریکا تکهز کرن او جبو پاراستنا تلتمری و رزگار کرنا گوندین گود دستین داعشه ده و همو هیزا خواه نشان بدن. مهاتن ما ایریشی وانش کنادن ملی غیب شوان کتبون ناب مده ما شرکی سنگ بسنکر ویداوی آنه ما وان دور خست کشتی وان گلک دسته مدبون قایبی ماشی ما نزیدون پین شهید ما ولوان چیبون ما سلاحي وان قرتن ما امجوار بون برسف ما نهشتم درباسي باجاري تلتمري ببن وملات جي دستك داما امو ملات بهدوره صيني بون هولندي بون ياباني بون الماني بون حمى بون ديماني وان جمتا تكشان راسته استكارم بس بكاميري اف صيني سوتورو شروانن سریانی نه ده انجمانا لشکری یا سریانی ده نه و دبن سیوانا یکینیم پاراستنا گل ده شر دکن لباجار تلتمری و گوندن در دوراوی نووداری و شر دکرن بردف که سوتورو ملکی رابو جبو دنگ امریکا روشا گوندن آشوریان یند دست داعشی ده و روشا مروفن خریستیان لوان گوندا شروع وکر صار عندنا شوية خسائر نحن يعني من قرى تل شاميران أخذوا الشباب وانداهيين ما هنا لجندي تل شميران جوان وسيفيل رافاندن كومكجيك لتل شميران كرن سريوان هاجي كرن بريندارين ما هنا هن شرفانج انجمان على شكري يا سرياني جيانا خوش دزدان وتا آن هاجي هن لاش هنا ندستي مدانه المجلس العسكري عندنا شهداء قسم صار لگونده غیبشه روش آوای تلتمری 2 کیلومتران گونشتجیه وین جبک هاتا عربن آگاهی جنه بشتین گو داعشه هر کسی گو بری نهاد دستک دابو یکینی پاراستنا گل سریوان جه کرنه دکتور ایمن زیاب شبک هاتا عربه اف آگاهی پشت راست کر چیروک جدوی زاروک کی بریندار گرتو بو دکتور زیاب چیروک زاروک و مالباتاوی دبیجه حال الطفل روشا زاروک کی داعش همو مالباتاوی کشتو بو 83 سالی بو گلیک لیک هتبو لی نمر بو کسی وی آنی جغیبش وی آنی و جمره گوت گوچکداره کی داعش روی وی یه چینه بو و بزمان عربی باش نزانی بو درباس بو و کم کشی کر روژا 26 ماه سباته روژا سسیان چه ایریشه بالافرین کوالسیونا نام نتوی بنگهین داعشه لی 4 دوران لروج آوای تلتمری آرمانج گرتن دورین گو بالافرین کوالسیونا نام نتوی آرمانج گرتن اوین غیبش حویجا فویدا اولچیای عبدالعزیز جی بنگهین داعشه آرمانج گرتن پشتی هاتنا بالافرین کوالسیونا نام نتوی نافچیان تلتمری و پیشوچون شروانین کرد لوی هرمی بزو و هره و چارنو سوالاتین خریستیان ین رواندی و دیار ببن زن عمر دنگ امریکا تلتمری
و لەم هەفتەیە 3 کەسی بێگانە لە نیویۆرک دەژیان دەستگیرکران بە تاوانی پیلانجێران بۆ پشتگیریکردن لە گروپی دەوڵەتی ئیسلامی لە سووریا. کاربرستانی ئەمریکا هەروەها دەڵێن گومانبارەکان بەرنامەشیان بەدەستەوە بوو سەرۆک ئۆباما پۆلیس و کاربدەستانی FBI لە ناو ئەمریکا بکوژن. دوێنێ گومانبارەکان کە بەرگی سەوز و خۆڵەمێشیان پۆشی بوو ئامادەی بەردەم دادوەرێک بوون. کوڕەتەمەن 19 ساڵە ئوزبەکیەکە لە فڕۆکەخانەی نێونەتەوەی جۆن کەنەدی لە نیویۆرک دەستگیر کرا لەو دەمەی لەوەدا بوو سواری فڕۆکەیەک بەرەو ئەستەمبول ببێت. عەبدوڕەسوول حەسەنۆڤیچی ئۆزبەکی تەمەن 24 ساڵان بلیتی فڕۆکەی بۆ ئەستەمبول کڕی بوو. A third individual who we believe helped to organize and finance. کەسی سێهەم کە پێمان وایە یارمەتی بە ڕێخستن و دانی پول بە دوو کەسەکەی دیکەی کرد لە شاری جاکسڤیلی فلۆریدا لەلایەن کارمەندانی FBI گیراوە و ئێستا دەست بەسەرە. بۆیە یەکەم هەوڵەکانیان چوون بۆ سووریا بوو بۆ ئەوەی تێکەڵ بە داعش بن. And attempt to join ISIL in Syria. لە دەرەوەی دادگای نیویۆرک ئادەم پێرڵمەتەر پارێزەری گومانبارێکیان گومانی لەسەر تاکتیکەکانی حکومەت دەربڕی بەرامبەر مامەڵەکردن لەگەڵ موسڵمانان کە ڕەنگە بگاتە ئاستی ڕەگەز پەرستی. پێم وایە دەبێت بیر لە ڕێگایکی دیکە بکەینەوە بۆ ئەوەی هەڵس و کەوت لەگەڵ ئەو کەسانی موسڵمان بکەین هەڵبەت ئەگەر دەنگۆکان ڕاست بن و ناشزانم ڕاستن یان نە. بەڵام ئەگەر دەنگۆکان ڕاست بن وە کوتراون پێم وایە حکوومەتی ئەمریکا پێویستە بیر لە ڕێگایکی دیکە بکاتەوە کاڵسوکەوت لەگەڵ ئەو کەسانی موسڵمانە بکات کە ڕەنگ بێت مەیلی لای توندڕەبانیان هەبێت. نێردراوێکی سەرۆکایەتی بۆ شەڕی جیهانی لە دژی گروپی دەوڵەتی ئیسلامی بە کۆمیتەیەکی کۆنگرسی گوت دەست پێشخەری لە بەگشتداچوونەوەی تیرۆریزم کارێکی پێویستە. مادامێکی من لەم مەسەلەیەدا ئەرچێکی گرنگمان هەیە و ئەو جۆرە بڕیانانە دەدەین پێم وایە ئەگەری ئەوە هەیە وا بکەین نەهێڵین ببێتە ڕووداوێکی وەک 11 سپتامبر. هەرسێکیان تۆمەتبار دەکرێن بە هەوڵدان و پیلانگەری بۆ دابینکردنی کۆمەکی دارایی بۆ ڕێکخراوێشی تێرۆریستی و ئەگەر تۆمەتەکانیان بسەلمێنرێن هەریەکەیان حکمی 15 ساڵ زیندانی دەدرێت. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. تەوی لاوازکردنا هێزەوەی ji aliyê êrişên asmaniyên koalisyona navneteweyî û şervanên li ser erdê ve mezne karbidestên zanyariya Amerîkî hişyarê didin ku dewleta İslamî Daeş her wekû gefeyeke bihêz û hovane dimîne. Ev raport berê xwe dide helwesta karbidestên Amerîkî li ser vê mijarê. بەرپرسێکی باڵای هەواڵگری ئەمریکایی بەدەنجی ئەمریکای کوت بۆ ملیتانانی دەوڵەتی ئیسلامی گرتنەوەی ئەو ناوچانەی بە زەبری هێرشە ئاسمانەکان لە عێراق لە دەستیاندا و هەروەها بەهۆی گوشاری هێزە کوردەکانەوە لەم بارودۆخەی هەنۆکەدا کارێکی سەختە. هەروەها بەرپرسەکە دەژڵێت نیشانەکانی ناڕزایی لە نێوان ریزەکانی دەوڵەتی ئیسلامیدا هەن و ڕەنگە زیاد بکەن ئەگەر گوشار لە سەریان لە بەرەکانی جەنگ زیاد ببێت. ڕێبەری ئاژانسی هەواڵگری بەرگری سوپاسسالار ڤینسن ستیوارت پێنجشەممە لە کۆبوونەوەی کۆمیتەی لەشکری لە سەنەت گوتی هێشتا هەر بە وریاییەوە دەڕوانێتە مەسەلەکە. من بڕوام وایە خاڵێکی وەرچەرخان ڕوودەدات بەڵام ئێمە نازانین ئەو وەرچەرخانە لەکوێ دەبێت. لەگەڵ ئەم هەموو فروپاگەندە سرنجڕاکێشەیان دەوڵەتی ئیسلامی لە مەرپێشاندانی شکستەکانیان بە ئاگا وریایە. جیمز کلاپر سەرۆکی هەواڵگری نیشتیمانی بە دڵنیاییەوە ئەوەی ئەوان هەوڵی ئەنجامدانی دەدەن خوڵقاندنی ناوبانگە و لە هەمووی گرنگتر وێنەی ئەم خلافەتەیە لەسەر ئاستی جیهانی. کلاپر دەڵێت بەڵگە هەن ئاماژە بەوە دەکەن ئاستی درڕندەی گروپەکە هێدی لاواز دەبێت. داراییان کەم دەبێتەوە و وێ ڕایچوونی بەردەوامی شەڕوانانی بیانی ئەم گروپە ناچار بووە خەڵکان چەکدار بکات. کاربدەستی لەشکری ئەمریکایی دەڵێن هێرشە ئاسمانیەکانی هاوبەندی لە توانای ئەم گروپەی لاواز کردووە و بەڕووبەری 700 بۆ 800 کیلومتر خاکیان لە عێراق لەدەستداوە. بەڵام شیکاران لەوانە کریستۆفەر هەمر لە ئەنستیتۆی لێکۆڵینەوەی جەنگ گومانی هەیە. نابێت ئێمە سەرکەوتنی تاکتیکی لەگەڵ گۆڕانی استراتیژی مەسەلەکە تێکەڵ بکەین. گروپی دەوڵەتی ئیسلامی هێشتا دەست پێشخەری استراتیژی بەدەستەوەی و ئەوان لە عێراق گەیشتونە تا ئاستی سروشتی فراوانکردنی دەسەڵاتی خۆیان و لە سووریاش بەردەوامن. ئێمە بۆ کەمکردنەوەی چەقی ناوچەکانی ژێر دەسەڵاتیان لە سووریا هیچمان لەو بارەوە نەکردووە. لە ئێستادا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هێزەکانی عێراقی ئامادە دەکات بۆ هەڵمەتی گرتنەوەی مووسڵ کە پێدەچێت لە سەرەتای مانگی چواردا بێت. بەڵام هێشتا کێشە هەنوو ڕەنگە 6 بۆ 9 مانگی گەرەک بێت بەر لەوەی هێزەکانی عێراقی ئامادە بن هەر خۆیان ئەو هێرشە بکەن. هەروەها مەسەلەی ناردنی هێزی زەمینی ئەمریکا مەترسی خۆی هەیە.
چاکترین سەرکەوتنی پرۆپاگەندا ئەوەی ئێمە پێشکەش بە گروپی دەوڵەتی ئیسلامی بکەین ئەوەیە ئەم شەڕە بکەینە شەڕی نێوان خۆر ئاوا و ئیسلام. تەنانەت بە پشتیوانی هێزی ئەمریکاییش شیکاران مەترسیان هەیە لەوەی کە شەڕی گرتنەوەی شاری مووسڵ یەکجار خوێناوی بێت. هێشتا دەوڵەتی ئیسلامی لە سووریا هەر کێشەیە و بەرپرسانی هەواڵگری دەڵێن کە لێنی زۆر هەن. بینەرانی کورکەنەکشن جارشکتر بە خێربێنەوە. وەزیری دەرەوەی ئەمریکا جان کێری دەڵێت سەرۆکوەزیری ئیسرائیل بە هەڵەدا چووە لە نرخاندنی گفتوگۆکانی ناوکی لەگەڵ ئێراندا. لە ڕۆژی چوارشەمە سەرۆکی وەزیرانی ئیسرائیلی نەتەنیاهۆ لە کۆبوونەوەی لەگەڵ ئەندامانی پارتەکەی لیکود وتی بە لەبەردانواندن دە بەرامبەر ئێرانیەکاندا ئەمریکا و هاوپەیمانانی دەستیان لە پابەندبوونی خۆیان هەڵگرتووە کە ڕێگا نەدەن کە ئێران بتوانێت چەکی ناوکی دروست بکە. کێری لە دانیشتنێکی کۆنگریسی ئەمریکا وتی ئەوەی تا ئێستا لە گفتوگۆکان لەگەڵ تەهران دەستکەوتووە لە ڕاستیدا ئیسرائیلی سەلامەتتر کردووە چونکە ڕێگای لە پێشوەچوونی پرۆگرامی ناوکی ئێران گرتووە. ئێمە یەک بژارەچیە کە ئەمڕۆ هەمانە لە دەستی نادەین. یەک بژارە لە دەست نادەین کە لەم کاتەدا هەمانە. ئەگەر بگەڕێنەوە بۆ سەپاندنی سزاکان ئەوەوایان لێکات لە ئەمڕۆ خراپتر بن. بێگومان ئەگەر پێویست بکات ئەوە هەمیشە بژارەی لەشکریتان هەیە. اینجا بۆیە هیچ بژارێک گۆلاوە نانین. کێری گوتی ڕەخنەگرانی بەردەوامی گفتوگۆکان لەگەڵ ئێران بە بەڕێز ناتانیاهۆوە لەوانەیە نەزانن باسی چ دەکەن. ئەمریکا و 5 هێزی تری جیهان بریتانیا، چین، فەڕەنسا، رووسیا و ئەڵمانیا تا مانگی 7 موڵەتیان هەیە بگەنە ڕێکەوتنێکی ناوکی لەگەڵ ئێران. ئێران پرۆگرامی پیتاندنی یۆرانیۆمی خۆی سنووردار دەکات و بەم شێوەیە ناتوانێت چەکی ناوکی دروست بکات و هەروها سزاکانی ڕۆژئاوا کە پشتی ئابووری ئێرانیان شکاندووە هەڵدەگیرێن. سەما دزەیی، دەنگی ئەمریکا. دادگاها بلند یا ئەمریکا دۆزەکێ دەدە بەرچاوێن خوا کودی gelek alozî pêra werin holê. Divê dozê de derfetên kar û azadiya olî li Amerîka dighêjin hev. Raporta tê Bêtir Roniyê davêje ser vê dozê. Roja çarşemê dadgehê dest bi rûniştinekê kir li dor dozeka ferq û cudayiyê hatibû ragihandin ji aliyê jineka bisirman ve ya ku sala 2008 de nehatibû pejrandin ji aliyê kar ve li firojgeheka cil û bergan ji ber ku wê hicab danîbû. Berpirsên firojgehê biryar dan ku kiça duî demî de 17 salî bû, pîvan û bingehên karê wan pêk neanî. دادگه با آواکی دیار دلوان بو به پروبلما ویرا او نکار حجاب خوراک جبو هفدیتنک کار بی که بخور درست به و ابر کرام بی او جبو کار نپجراند جبر که او به باورین خوین آینی را درست بو نها او دخوازن بیجن وان نزانی بو که او اولداره لی کارمند نپیویسته که نشانکی لخوکه که ببیجه از اولدارم بری که بیتا پاراستن جعالی زاگون مافین سویل ده. پشتی وی فرق جدایی دسته سونخواران $20,000 دان ویکچه لی دادگاه آورته او فرمان راوستاند و گوت کو آبرکرامبی ان فیچ نبر پرز بون ده چه دزیان ده جبر کو کچکه چه جاری ده خوازا تایبتمندی اولی نکر. پیودارا کمیتا در فتن وک هفین کارمندان داخانی یک دربار دوزا کچکه خون. از فتنه نینریا خو ناکم بلکو نینریا همی کسا دکم کو دخوازن لجه کارکردنه ریزه لئول خو بگرن. بجه اینانا دین خوا نابد ببتا آستنگ دریکا ود از اینانا کاری. آبرکرامبی ان فیچ دبیجه کو جوی دمیده او تایبتمندین اولی و کو جنن بحجاب ددن کارمندن خوا وقتا جوان تی خواستن. چه دبه کو دادگاه بلند مها ششانده بریار بده کو یان کسن کارمند دا خوازا تایبتمندین اولی بکن یان جی کارداری وان تایبتمندیان بده بین جوان بخواستن. روین دوسکی، دنگ امریکا.
جارك نسلاف بينارين هجال هردفري اف 4 سالن كو كريزا سوريا بردوامه بي كوتي چارەسەری دا ئاسۆی دا دیار ببه کریز بری هر تشتی قربانیین گیانی بخورانیه لجبلی ویجی باندورک آبوریا برفره لسر خلق و هرم کریه لكردستان روجافا انكو كردستان سوريا بتايبت جي باندورا شر نافخوي لسوريا قالكي مزنبو قالك يعني كارتي كريناوي لسر جيانا روجانا يا خلكي هي اجبو ام في بابتي بيتر روشا ابوري يا روجافاي كردستاني غوتبيج بكن انها چالاك فان عمار احمد بمرايكو نهج روجافاي كردستاني هاتيه بريز عمار بخير هاتي خير خود التبت صاغبت ناف خيري دبا سپاس وكو ام زاننت نهج روجافا هاتيه خلكي عمودي متخص ام بري حرتشي بقشتي روشا قشتي يا خلكي روشا ابوري وروشا سياسي وروشا اولكاري جتا ورغرن تشاوا ديت جبر افبو 4 سال جو اف كريزا سوريا تسبيكريه باندورا خوش گیاند هرم کردان الهرم کردان بسرگو شهر لسر سینور هرم هي شبيفي كانتونات كوباني امزانن ايريشن داعش ارتشان داعش گیان حتى اورتا باجار ليل هرم ايدن لسر سينور شهر هي حبكي استابلاسيون وينا تقاربيج يعني روشاويني ابوري سياسي بشكتي ترج برشيدني سوري لي جبر جو تنسيون دناف بارتيين كردي الروج افاهنه افايا فاكتورا كي قال لك خرت اد جيانا خلقي الويدكي الهرمي مال كردستاني باش انه هاد ام بيجن سادمي تكچونا روشا ابوري لوي هرمي هي يك جي شر نافوي گو تجي بحثاوي كر باندورا ويگل كي بهزه اف 4 سالن روج بروج جيانا خلقي هر باج دكو ابوري زيانا وي ام بيجن نرخ ليرا سوري هر برد دشدات كفا هيزا كرينا تشتان جالي خلقي و هر برد در كيم تردبه يعني ام بيجن بقشتي شر نفخوي سدماوي يا بتايبت شر داعش يعني هبونا داعش لسر سينوري كردستاني از كارم بيج منو كومبيناسيون حردوها براستي اشتر بيجم دوي مرو دين برچاوي خو انه بسر روشا سياسي وابوري بهدف قريداي يعني سياسي قرار خو بريار خو آواد کن لسر بنگاه ابوریتی ابوریش مشل گور بویرن گو سیاسی داتینن ام همیشه زانن گو هیوین داعش هی حتی جبه بگی قاپین سینوری سینور هرم کردستان وقت از بحث هرم کردستان کم نبستان روجاوای کردستان الور نباشور سر سینور جغرافيا فداعش وقت بيجي سباق اكيد ناف داعش دناف هيزن كردي دناف ريجيم نافنتي دما شامي كو كيزو بيجي فان جيا اوايا قال لك باندورا وينا خورت عاد دوا وضع ايكونوميك حرتم دبن كنترول ريجيم دينا ازاد وكم بيجن لروج افاي جياني الامريكا الروج افاي اوروبا حرتم دستي كنترول وينا يعني تي كامبانيه تايبت تنن ايج يعني حتى بيتر جريداي دولتي ابونا باشا امورن سر تبحثا ريجيمي كر هبونا ريجيمي حطانها روجافا شوا يعني حطانها جريدانا كردا بشامي و شوايه كانتون اف بويا دمك بيتري صالك هاتنا راغهاندن ما بس كانتون اجي اوكو خسريه كديمقراطيك وكو بارتيا يكيتيا ديمقراطيك بهدد بيجا لوي هرمي ورا افاكرين حتى چه درجه روجافا شامي هاتيه جدا كرين يا اگر بيوندي هبه بيوندي چيه او بخوا رسمك زلال جيرتنا
دگلک جیاد تی خویانی کرن کو یعنی پارتیان کردی بیگم یعنی بگشتی بیگم ناف بکن گریدانی وانا هگر درکت یا نه درکت به رژیم شامیر هنه اجنده وانا جی نه آزادن نه یعنی نه بریاری خونی سیاسی ایگو باندورا وی سر گوهرتنا هرمی هی نه سرخانه اوایات وی مرو خوشکزانه به پرچاکرنا کردستان روجاوای کردستان سه کانتونا ده ترس خست ناو ملت روج آواده گو آوایا اجنده جدروی هرم یعنی جدروی روجاوای کردستانی هاتنه اجبونا گو هیوین کردی ولا هرمکی سرخواه و د پاشروج د ولاتکی بسرخوا بداوی بین باشه تبحثا او گرجی و تانسیونا د ناو پارتیم کردی ده هنه هل بد پارتیا هری د صلات و هری اگو هری زیاده هز دستویده یه پیاده لی هندک پارتین دنجی هنه ام پارتین انجمنا نشتیمانیا کرد سوریه گو اوجد خوازن ببن بشک جوی د صلاتنو یان ام بیجن پیمانک پاروکرنا د صلاتی هبه یازده ماه هالورمات او یک چاوال عرضی دید هم پیوندیا ناف وان پارتیا و هم تانسیونا ناف خلکی بخواه خوا بهتر دیار انه پیاده لیسکه که گله کی نرم به وان پارتیا را لیزه ناخواسه یعنی وقت به مباشر درکت دجمنایتی خویانی بکل گل وانا لی از باورم باوریه منی تایبت از بیجم گو حکومتا هرما باشور لکردستان رولا نزیکاریا وان احزاب الهفدو تینج بوگو ارمانجا و نرین ملت کردوی دکی بی چکرن لی تانسیون دناف خلکی چید بی سبب ویناجی گو کم تجربه بونا سیاست مداره وی دکی نظام براستیجی بسر نکتن دریا ریبربونا في ملتي هاني وفهم نكرن وقت بيجين خون ونرين وارماجه في ملتي باشه و ام بیژن ریاکسیون و برسوا خلکی جوی راگهاندنا وان کانتونا چیه تو خوشی توی ازمونا هاند جیانک در باز کر ام گوت نزیکی سالکه یعنی تشتکی کود کار سر لینگ خوب سکن براستی جبلی دلخوازن پیدی وكيدن هكت حواله پارتيين كردي بيات سرخو بيات نا كرد به بس خلقي وي كانتوني بن تو برجوانديت نابينن تبرچكر نافان يتبرچبوني دبينن بيتر جو بلانك جو تيك بينن اف پیشکتنا جو واف پیشکتنا جو كرد گيان دريا قرباني خود بگشتی او بکرتیش کرما خوره او پیکاتین دن ام بیشن عرب و کریستیان فلین دوری او چاوال لوی تجربه دنارن عرب و کریستیان و ایزیدی و طبعا نتوا و اولندن تبینن کرد وک آلترناتیو باشتر جدا عشو نظام لی نه او اپتیمال جوان نه او گوت خوازن باشه گلک سپاس چالک وان عمار احمد تجارك دن بخير هاتي وگلک سپاس بو بشدارياته سپاس بله گهدارین هجات پشتی نوبرک دیسل وفد گرن بینرین هجا اف هر تشت بود برنامه مایا ایروده حتی سی شما به هوندکارن بابت ما لسر مالپرین دنگ امریکا و لسر حساب ما ین فیسبوک و تویتر بشو بینن بخاطر و حتی جارکدن